سڵاتان لەبێت بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە باگەشتی هەوڵەکانی سەرلەبانی ڕۆژی جومعە لە خزمەتانداین سەرەتا سەردێڕی گرنگترین هەوڵەکان. بەرزڕاگرتنی یادی نگین عەبدولمەلیکی لە شاری قوڕوە، لە سێدارەدانی بەندکراوێک لە زیندانی ورمێ، گیان لە دەستانی کرێکارێکی خەڵکی سەقز لە شاری تاران، سەپاندنی سزای 8 زەربە شەلاق بەسەر سەعدون جەمشیدی لە شایندێش، هێرشی هێزەکانی سووریای دموکراتیک بۆ سەر بنکەی سەربازانی تورکیا لە ڕۆژاوە، کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی شرکەتی نەوت لە باشووری ئێران، کوژرانی 18 کرێکاری تایلەندی لەلایەن چەکدارانی حەماس لە ئیسرائیل، و هێرشی ئاسمانی ئیسرائیل بۆ سەر فڕۆکەخانەکانی دەمەشق و حەلەب لە سووریا. درێژەی هەواڵەکان. بەرزڕاگرتنی یادی نگین عەبدولمەلیکی لە شاری قوڕوە. ڕۆژی پێنجشەممە 20 مانگی ڕەزبەر وێڕای میلیتاریزەکردنی شاری قوڕوە بەڕاسمی ڕێزگرتن لە یادی نگین عەبدولمەلیکی گیانبەختکردووی ڕێگای ئازادی و بەرابەری بەڕێوەچوو. بەپێی هەواڵی گەشتوو خەڵکانێکی زۆر بەشداری مەراسمی یادکردنەوەی نگین عەبدولمەلیکی لە شاری قوڕوە بوون و ڕێزیان لە بیرەوەریەکانی گرت. نگین عەبدولمەلیکی خوێندکاری زانکۆی هەمەدان ڕۆژی 20 ڕەزبەری 1401 وا لە ڕەوتی شۆڕشی ژینا لەلایەن هێزەکانی حکوومەتەوە کوژراوە. بەڕێوەچوونی ساڵڕۆژی گیانبەختکردنی عەزیز مورادی لە شاری سنە. ڕۆژی پێنجشەممە 20 ڕەزبەر مەراسمی ڕێزگرتن لە یادی عەزیز مورادی لە گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی و بەرابەری لە گۆڕستانی بەهەشت محەممەدی سنە بەڕێوەچوو. سەرڕای کەشی ئەمنی و بوونی هێزی سەرکوتگەر لە دەوروبەری گۆڕستانی بەهەشت محەممەدی سنە یەکەمین ساڵڕۆژی گیانبەختکردنی عەزیز مورادی لە قوربانیانی شۆڕشی ژن ژیان ئازادی بەڕێوەچوو. ڕۆژی 20 ڕەزبەری 1401 و لە ڕەوتی شۆڕشی ژینا چەند لاوی شۆڕشگێڕی خەڵکی سنە کرماشان بۆکان و سەقز بە ناوەکانی عەزیز مورادی، ئارمین سەیادی، سینا نادری، کەماڵ فەقێهی و سەید محەممەد حسەینی بە تەقەی هێزەکانی ڕەژیم گیانیان بەخت کرد. لە سێدارەدانی بەندکراوێک لە زیندانی ورمێ. بەیانی ڕۆژی پێنجشەممە 20 مانگی ڕەزبەر حکمی ئیعدامی بەندکراوێکی خەڵکی بۆکان بە ناوی حسەین محەممەدی لە زیندانی ورمێ هاوڕێ لەگەڵ 4 بەندکراوی دیکە کە ناسناویان ئاشکرا نەکراوە جێبەجێکرا. حسەین محەممەدی خەڵکی گوندی تیکانتەپەی سەر بە شاری بۆکان، چالاکی سیاسی و ئەندامی پێشووی یەکێک لە حیزبە نارەکانی ڕەژیم بوو کە بەیانی یەکشەممە و پاش 14 ساڵ زیندان لە بەندیخانەی ورمێ لە سێدارەدرا. ناوبراو 15 ساڵ لەمەوبەر بە تۆمەتی ساختەی بازرگانی بە مادەی هۆشبەر لە شاری ڕەش دەست بەسەر و لەلایەن دەستگای قەزای ڕەژیمەوە بە ئیعدام محکوم کراوە. جێگەی ئاماژەیە کە پێشتر 2 برای دیکەی حسەین بە ناوەکانی ئیسماعیل و حەسەن بە تۆمەتی چالاکی سیاسی لە سێدارەدرا. گیان لە دەستانی کرێکارێکی خەڵکی سەقز لە شاری تاران. ڕۆژی پێنجشەممە 20 مانگی ڕەزبەر کرێکارێکی بیناسازی خەڵکی سەقز بەهۆی نەبوونی مەنیشۆنی کار لە بەرزایی بینایەکی چەند تەبەقە لە شاری تاران کەوتە خوارەوە و گیانی لەدەستا. بەپێی راپۆرتەکان کرێکارێکی تەمەن 50 ساڵی خەڵکی گوندی چاپانی سەر بە شاری سەقز بە ناوی سدیق شانازی لە کاتی کارکردندا لە بینایەکی چەند تەبەقەی لە شاری تاران بەهۆی نەبوونی مەنیشۆنی کار بەربۆتە خوارەوە و دەست بەجێ گیانی دەدەستاوە. شانی باسە کە تەرمی ئەو کرێکارە ئێستا ڕادەستی پزیشکیداری سەقز کراوە. سەپاندنی سزای 8 زەربە شەلاق بەسەر سەعدون جەمشیدی لە شایندێش. ڕۆژی چوارشەممە 19 مانگی ڕەزبەر شارۆمەندێکی خەڵکی شایندێش بە ناوی سەعدون جەمشیدی لەلایەن لەقی 101 دادگای ئینقلابی ئەو شارەوە بە سەرۆکایەتی قازی عابدی بە 8 زەربە شەلاق محکوم کرا. بەپێی زانیاریەکان سەعدون جەمشیدی بە تۆمەتی لێدانی بە ئەنقەست بێڕێزی بە بەرپرسان و مەئمورانی ڕەژیم و سەرپێچی لە فەرمانی هێزەکانی حکوومەت بە 8 زەربە شەلاق محکوم کراوە. شانی باسە کە سزای ئەو هاوڵاتیە لە چەند ڕۆژی داهاتوودا ئەچێتە بواری جێبەجێکردنەوە.
مەترسی لە سێدارەدانی غوڵام ڕەزا ڕەسایی لە زیندانی کرماشان. غوڵام ڕەزا ڕەسایی لاوی تەمەن 34 ساڵ و خەڵکی شاری سەحنەی سەر بە پارێزگای کرماشان لەلایەن لەقی دوی دادگای انقلابی کرماشانەوە بە ئێعدام مەحکوم کرا. بەپێی راپۆرتەکان سیستمی قەزایی کۆماری ئیسلامی لە کۆتایی مانگی خەزەڵوەری ساڵی ڕابردوودا بە تۆمەتی ساختەی کوشتنی نادر بایرامی بەرپرسی ڕێکخراوی اطلاعاتی سوپای پاسدارانی سەحنە حکمی ئیعدامی بەسەردا سەپاندووە. ناوبراو سەرەتای مانگی سەرماوەزی ساڵی ڕابردوو بە تۆمەتی ساختەی کوشتنی نادر بایرامی لە کاتی ناڕزایەتی خەڵکی یارسان لەو شارە دەست بەسەر و دواتر لەلایەن دەستگای قەزاییەوە بە ئیعدام مەحکوم کرا. هێرشی هێزەکانی سووریای دموکراتیک بۆ سەر بنکەی سەربازانی تورکیا لە ڕۆژاوە. ڕۆژی پێنجشەممە 20 مانگی ڕەزبەر هێزەکانی سووریای دموکراتیک لە دوو چالاکی جیاجیادا هێرشیان کردە سەر بنکەی سەربازانی تورکیا لە ڕۆژاوای کوردستان و بەو هۆیەوە چەندین کەس کوژران و بریندار بوون. بەپێی راپۆرتەکان هێزەکانی سووریای دموکراتیک لە تۆڵەی گیانبەختکردوانی هێرشەکانی تورکیا بۆ سەر شارەکانی ڕۆژاوای کوردستان بە موشک هێرشیان کردە سەر بنکەکانی ئەرتەشی تورکیا لە عین ئیسا و ئەعزاز و بۆ هۆیەوە چەندین سەربازی تورکیا کوژراون و بریندار بوون. بەپێی راپۆرتەکان لە ماوەی یەک هەفتەی ڕابردوودا بەهۆی هێرشەکانی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان 47 کەسی مەدەنی گیانیان لەدەستا و 59 کەسی دیکەش بریندار بوون. کۆبوونەوەی کرێکارانی ڕسمی شرکەتی نەوت لە باشووری ئێران. ڕۆژی پێنجشەممە 20 مانگی ڕەزبەر کرێکارانی ڕسمی سەنعەتی نەوت دەست بە دۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی کۆبوونەوە. بەپێی زانیاریەکان ڕۆژی پێنجشەممە عەلیڕەزا دانشی بەڕێوەبەری شرکەتی ملی ناوچەند نەوتیەکانی باشووری ئێران سەردانی سەکۆ نەوتیەکانی کرد و کرێکارانی ناڕازی لە بەردەمیدا کۆبوونەوە و وازیاری چوونە سەرەوەی حەقدەست و مەزایە دابینکردنی ئیمکاناتی ڕەفاهی ئەمنیەتی پیشەیی و بیمە بوو. پەرەسەندنی دژایەتی لەگەڵ پەنابەرانی ئەفغانستانی لە ئێران. ڕۆژنامەی هاومێهەن ڕۆژی پێنجشەممە 20 ڕەزبەر لە راپۆرتێکدا ڕایگەیاند ڕۆژی پێنجشەممە 13 ڕەزبەر کۆمەڵێک کەس بە سلاحی سارد هێرشیان کردوتە سەر ماڵی پەنابەرانی ئەفغانستانی لە گەڕەکی ئێقباڵیەی قەزوین واوێ ڕایشکاندنی کەلوپەلەکانیان چەند کەسیان بریندار کردووە. بەپێی ئەو راپۆرتە بابەتی دژایەتی لەگەڵ پەنابەرانی ئەفغانستانی تەنیا ئەو گەڕەکەی شاری قەزوین ناگرێتەوە بەڵکو لە بەشێکی زۆر لە گەڕەکەکانی شارەکانی ئێران ئەو دژایەتیکردنە سەری هەڵداوە. لە یەک هەفتەی ڕابردوودا ماڵپەڕە فەرمیەکانی کۆماری ئیسلامی کارزارێکیان لەژێر ناوی ئاماری پەنابەرانی ئەفغانستانی و دەرکردنیان لە ئێران بەڕێخست بوو کە کاردانەوەی توندی کۆمەلگای لێکەوتەوە بووە هۆی گرژی و ئاڵۆزی لە نێوان ئێرانیان و پەنابەرانی ئەفغانستانی. یەک لە بابەتە دڵتەزێنانە هێرش بۆ سەر قوتابیانی ئەفغانستانی لەلایەن خوێندکارانی ئێرانی بووە کە هۆکارەکەش یەگەڕێتەوە بۆ حکوومەتی فاشیستی کۆماری ئیسلامی. کوژرانی 18 کرێکاری تایلەندی لەلایەن چەکدارانی حەماس لە ئیسرائیل. بەپێی راپۆرتەکان 18 کرێکاری تایلەندی کە لە ئیسرائیل شاغڵ بوون لە هێرشی چەکدارانی حەماس بۆ سەر ئەو وڵاتە کوژراوە. بەوتەی بەرپرسانی دەوڵەتی ئیسرائیل بەلانی کەم 64 شارۆمەندی بیانی لە هێرشی چەکدارانی حەماس بۆ سەر شارەکانی ئیسرائیل کوژراون کە بەشێکیان کرێکارانی وڵاتانی دیکە بوون و لەو وڵاتە کاریان دەکرد. یەکێک لەو بابەتانە کوژرانی 18 کرێکاری تایلەندی و بێسەر و شوێنبوونی 11 کرێکاری دیکەیە کە دەنگدانەوەی زۆری لە میدیاکاندا هەبووە. دوا هەواڵ هێرشی ئاسمانی ئیسرائیل بۆ سەر فڕۆکەخانەکانی دەمشق و حەلەب لە سووریا. ڕۆژی پێنجشەممە 20 مانگی ڕەزبەر فڕۆکەکانی ئیسرائیل هێرشیان کردە سەر فڕۆکەخانەکانی حەلەب و دەمەشق و چالاکیان لەو دوو فڕۆکەخانەیە ڕاگیرە. لەم هێرشەدا ڕێڕەوی فڕینی فڕۆکەخانەکان کراونەتە ئامانج و بە پێی زانیاریەکان ئێستا چالاکی و گەشتی فڕۆکەخانەکان ڕاگیراوە. ئامانجی سەرەکی و هێرشە ڕێگریکردن لە نیشتنەوەی فڕۆکە ئێرانیەکان لە دەمشق و حەلەب بووە. بە پێی زانیاریەکان فڕۆکەیەکی ماهەنایر کە لە ڕێگەی فڕۆکەخانەی دەمشق یان حەلەب بووە دوای هێرشەکەی ئیسرائیل ناچار بووە بگەڕێتەوە. بەڵێ بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانی سەرلەبانیتان پێشکەشکرا لەگەڵمان بن بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی بەڵڵ.